نابینایە گوتی خوایە تۆ دەزانیت کە خێری من لە چیدایە کاتێک کە چاوت پێ نەدام گەورەتر لەوە پێبەخشیم کە بڕوایە و لە ناغدایە ئەو بڕوایە کانیاوی ڕوونی هیوایە. ئەگەر دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان مافێکی یاسایی و یاسایی خۆیان بێت کا بەرهەمی هەوڵ و ماندووبوونەکانیان بچنەوە و دابمەزرێن و هەلی کاریان دەست بکەوێت ئەوە بۆ کەسێکی نابینا کە بە زەحمەتێکی زۆر خوێندن تەواو دەکات چەند جارێک زیاتر مافێتی. لە ڕۆژی جاری خاوەن پێداویستیە تایبەتەکاندا چەند چالاکیەک بەڕێوە چوو. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا نابینانی خاوەن بڕوانامەی ماستەر و بەکالۆریۆس داوای دامەزراندنیان لە حکوومەتی هەرێم کرد. ئێمە وەکو خوێندکارانی دەرچووی نابینا کالگری بڕوانامەی ماستەر و هەڵگری بڕوانامەی ماستەر و بەکەلۆرۆسین داوا لە بەڕێستان دەکەین کە هەلی کارمان بۆ بڕەخسێنن. ئێمەش وەکو خەڵکێکی ئاسایی شایستە بە ژیانێک بین کە بتوانین وەکو خەڵکێکی ئاسایی بژین. ساڵانێکی زۆر ئێمە کۆششمان کردووە لە پێناو بەدەستهێنانی بڕوانامە بە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان و بە هاوکاری وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان. هەرێکەمان ئێستا بەرپرسیارەتی ماڵ و مناڵمان لە ئەسۆیە بۆیە داوا لە بەڕێستان دەکەین کە بە ژیانێکی ئەستەم و دۆخێکی ئابووری سەختدا تێدەپەڕین. داوا لە بەڕێستان دەکەین کە هاوکاریمان بکەن بۆ ئەوەی کە هەلی کارمان بۆ بڕەخسێنن. ئێمەش ژیانێکی شایستەمان هەبێت کە شایستە بێ بە ژیان. ئێمە ژمارەمان 30 کەس دەبێ بۆیە داوا لە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگرە بەڕێزەکەی و ستافی ئەنجومەنی وەزیران دەکەین کە هاوکاربان بن بۆ ئەوەی کە بتوانین ئێمەش وەکو کەسێکی ئاسایی ژیان بۆ ماڵ و منداڵی خۆمان دەستەبەر بکەین. یەکێتی نابینایانیش دەڵێت ئەگەر و بەدەم داواکاریەکانیانەوە نەیەن ئەوە هەموو ڕێگایەک دەگرنە بەر. ئێمە وەکو یەکێتی نابینایانی کوردستان پشتگیری لە کۆمەڵە خوێندکار دەکەین کە دەرچووی زانکۆ پەیمانگاکانن کۆمەڵێکیان هەڵگری بڕوانامەی مازەستەرن داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە بە زووترین کاتکاری دامەزراندنیان بۆ بکات و ئێمە نووسراوی فەرمیمان ئاراستەی ئەنجومەنی وەزیران کردو چەند جارێکی سەردانی ئەنجومەنی وەزیرانمان کردو بەمبەستی دامەزراندنیان ناوەکانیان لای بەڕێزیان هەیە بۆیە لە منبەرەوە داوا لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە کار دامەزراندنیان بۆ بکات و ئەگەر کو حکوومەت چیتر لە ئاستی داواکارەکانی ئێمە بێدەنگ ئێمە هەموو ڕێگایەکی مەدەنی دەگرینە بەر بۆ دامەزراندنی ئەم بەڕێزانە. لایەکی دیکەوە ڕێکخراوێکی کۆمەلگای مەدەنی بە بۆنی ڕۆژی جانی خاوەن پێداویستیە تایبەتەکانەوە لە کتێبخانەی گشتی بەشێکی تایبەتی بە نابینایان کردەوە. لەم ڕۆیە ئێمە ڕێکخراوەکەمان هەستا بە دابینکردنی بەشێک بۆ نابینایان لە کتێبخانەی گشتی کە پێگاتوە لە کتێبی برایل و کتێبی دەنگی کە بۆ نابینایانمان کردوێتەوە. کتێبخانەکە پێگاتووە لە 16 کتێبی برایل بە هەمان کاتە کۆمپیوتەر و جیازێکیشمان دابین کردووە. ئەم جیازە بێجگە لە سەرچاوەکانی برایل نابینایە ئەتوانێت سوود لە سەرچاوەکانی تریش وەرگێ کاتێکە کتێبەکە دەئەنێ لەم لەگەڵ ئەم جیازەیە خۆی بۆ دەخوێنێتەوە کەواتە لە ڕێگەی دەنگەوە نابینایان ئەدوانن سوود لە هەموو سەرچاوەکانی تر وەربگرن. لە هەرێمی کوردستان خاوەن پێداویستیە تایبەتەکان لە دۆخێکی سەخت و ناهەمواردا ژیان دەگوزارێنن بۆ پێی حکوومەتی هەرێم هاوکاریان نییە و ئەو موشەی کە پێیان دەدا سەر ڕای کەمیەکەی بە چەند مانگ دوا دەکەوێت بە خۆشیان باسی دەکەن ئەگەر هاوکاری خێرخوازان و ڕێکخراوەکان نەبێت ئەوە ناتوانن ژیان بکەن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.